باش خوندەکارێن هێژا هونچاوانە ئەزما مستەجوانم دیسا ئەمێ بیرکاریدا ڕەفا هەشتان ئەمێ هەفتوورە بن وانەیە بەهۆری ئەم لەسەر ڕاوەیەن بیرکاری شتەغلین و بکارانینێن لەسەر وانامە بۆ ئەمێ ببن ئەم هاتن مە کۆمکردن و دەرخستن بر و مەگۆ ئەمێ وانەیەکە دی هەفدانێ و دوورا پارڤەکردنێژی ببن نهاکێمێ ئێن بکارانینە هەفدانێ لەسەر ڕاوەیەن بیرکاری یان پێکهاتەیەن بیرکاری هەفدانێ تو مەرج هەفدانێرە نینن لێتەنێ ئەمێ دابەش بکن دەستپێکێ هەفدانا پێکهاتەیەکێ بە پێکهاتەیەکێرە ئەمێ ئێن ببن یەک بکارانینە هەفدانێ ئەمێ ئێن دەستپێکێ یا یەکێ پێکهاتەیەکێ بە پێکهاتەیەکێ ما خوشک پێکهاتەیەن بیرکاری ناسکردن بەگۆژ هەفدانە دوو فاکتۆرانیان بهتر پێکتێن نها ئەمێ چەند پێکهاتەیەن بیرکاری جەم خۆنویسێنن و ئەمێ ئێن بکارانینە هەفدانێ لەسەر وان دوو پێکهاتە جەمە هەبن دو ئێکس جەمە هەبێ هەفدانی سێ وای یەکسانی چیەوەی چ ئەنجامێ بدێمە جەمە پێنج ئێکس هەبێ هەفدانی نێگەتیڤ دو ئێکس دان یەکسانی چییە و جەمە هەبێ نەه هەفدانی سێ نێگەتیڤ سێ ئێکس وێ چ ئەنجامێ بدێمە ئەو ناژی ئەمێ ئێن یا دەستپێکی دو ئێکس هەفدانی سێ وای لێ دەرێ هەفدانە پێکهاتەیەن بیرکاریدا ئەمێ قاتا هەفدانی هەفتوو بکن تەڤل و هێمایەن وە یانی دو هەفدانی سیە و ئەمێ سمبۆلانجی هەفدانی هەفتوو بکن لێ خالەکە گرینگ لێ دەرێ هەیە هەیژێ هەبن هەمان بنگە سمبۆل بۆ هەمان بن ئەمێ هێزێ وە کۆمی هەفتوو بکن گۆری تایبەتمەندیەن هێزە هەمان بنگە هێز کۆمی هەفتوو بن دە هەفدانیدا ئەمێ ئێن لێ دەرێ دو هەفدانی سیە دو هەفدانی سیە و جەمەژی ئێکس هەفدانی وای چه ئەنجامێ بدنە مابنێ یەکسانی لێ دەرێ دو هەفدانی سیە بێکەوان لێ دەرێ وێجا ڤر مەبکەوانەش خۆرە دابەش بکردن کردن نهاکێ ئەمتکارن نەماکەوانە بکاربێنن دو هەفدانی سیە هێمایە وا پۆزیتیڤن شەش هێمایاوێژی دمێنێوەکە خۆ ئێکس هەفدانی وای ئێکس وایە خالک مەگۆ هەیە هەگەر بنگە هەمان بن ئەمێ هێزێوە کۆمی هەفتوو بکن وەکەنها لێ دەرێ بمەرە هەردوو جوورە ئێکسن هەردوو جوورەیەمە ئێکسن و قاتێوە ئەمێ کۆمی هەفتوو بکن و هێزێواژی ئەمێ هورێن غەم ناکێ ئەمێ هێزا کۆمی هەفتوو بکن و قاتشخوا هەفدانی هەڤن دەستپێکێ دەستپێکێ قات هەفدانی قاتێ پۆزیتیڤ پێنج هەفدانی نێگەتیڤ دووە وێ دێمە نێگەتیڤ دەه و هێز هەفدانی هێزێ ئێکس هەفدانی ئێکس لڤەر یەکە لڤەر دۆیە ئەمێ وێ ئێکسێ ببن دە ئەنجامێدا ئێکس کا لێ دەرێ ئەنجامە هەفدانە پێنج ئێکس بە نێگەتیڤ دۆ ئێکس دامرا نێگەتیڤ دەه ئێکس کا ئەڤ یاد دووە یاداوی نەه هەفدانی نێگەتیڤ سێ ئێکس لێ دەرێژی لڤەر بمەرە نەه قاتە بە شێ فاکتۆرینینە لێ دەرێ نەه هەفدانی نێگەتیڤ سیە وێ بدێمە نێگەتیڤ بیست و هەفت دوورا ئێکس وەکە خۆ ئەمێ وێ بنویسێنن هەڤال دە پێکهاتە دیدە ژێرە نینن ئەنجامە دێمە نێگەتیڤ بیست و هەفت ئێکس ئەڤ دەستپێکێ مەگۆ پێکهاتەیەک بە پێکهاتەیەکێرە نهاکێ ئەمێ ئێن پێکهاتەیەک بە پڕ پێکهاتەیەکێرە یان بە دوو پێکهاتەیەنەژی ئەمێ دەستپێکن یاد دووە جەمە پێکهاتەیەک بە پڕ پێکهاتەیەرە
ئەمێ دەست بە پێکهاتەیەکی بە دوو پێکهاتەیانە بکەن. پێکهاتەیەک بە دوو پێکهاتەیان میناکە سەرێ جەمە پێکهاتەیەک هەبێ 4x هەفدانی میکەوانێکی ژێرە بکەن سمبۆلە هەفدانەیە دوو پێکهاتە جەمە هەبێ 5x کۆمی سیە یەکسانی وێچە ئەنجامی بدێمە ئەمێنهایی لێ دەرێ پێکهاتەیەک بە دوو پێکهاتەیانە دیسا وەکە پێکهاتە پێکهاتەرە لێ ئەلبەر ڕاڤەیە بیرکاریش دوو پێکهاتەیە پێکتێنەش پێکهاتەیەکە تەنێ ئەمە لێ دەرێ تایبەتمەندیە بەلافکردنە هەفدانێ لەسەر کۆمکردنێ بکارئێن هەفدانێ ئەمێ بە تایبەتمەندیە بەلافکردنە هەفدانێ لەسەر کۆمکردنێ کارئێنن یعنی دەستپێکێ ئەمێ هەفدانی پێکهاتەیە یەکەم بکن 4x هەفدانی 5x و دوورا پێکهاتەیە دوویەمرەژی 4x هەفدانی سیە لێ دەرێ مەگۆ ئەمێ تەنێ تایبەتمەندیە بەلافکردنە هەفدانێ لەسەر کۆمکردنێ جارێکم هەفدانێ لەسەر 5x کۆمکردن و جارکە دیژی هەفدان بە پێکهاتەیە دویارە لێ دەرێ 4x هەفدانی 5x ئەف 4x هەفدانی 5x وەکەن هاکێمە بەر مێوێ هێمایە داخن یان پۆزیتیڤ هەفدانی پۆزیتیڤە 4x هەفدانی سیە چە ئەنجامێت دنەمە 4x هەفدانی 5x وەکەن هاکێ قات هەفدانی قاتێ 20 x هەفدانی x x دام کۆمی 4x هەفدانی سیە قات هەفدانی قاتێ یان بەشانە گوهێر تەنێ تێدا 4 هەفدانی سیە 12 و x وەکەخوا دادکەوێ ئەڤنێکێ ئەنجامە هەفدانە پێکهاتەیە 4x بە دوو پێکهاتەیە 5x کۆمی سیانرە ئەمێن هاکێ ئێن پێکهاتە بمیناکەدی پێکهاتە بپر پێکهاتەرەوێ ئەڤ میناکەدی گۆ نا دە پێکهاتەوێ بهتری دوو پێکهاتەیە بێ یعنی جەمە نێگەتیڤ دو y vê derê hevdanî 3x komî 4y kêmî 5 wê çi encamê bidê ئەمێ li vir ya destpêkê hevdanî her du pêkhateyê wê raveyê kir li vê derê ئەمێ dîsa wê pêkhateyê hevdanî her sê pêkhateyê raveya bîrkarî bikin ئەمێ dîsa hevdanê belav bikin li ser komkirin û derxistinê bi taybetmendiya belavkirina komkirinê li ser hevdanê ئەمێ ên li vê derê kaçı encamê didêm negatif di do y hevdanî pêkhateya destpêkê çiya 3x mirevin dîsa negatif di do y hevdanî pêkhateya duyem 4y xemnakê gav bi gav negatif di do y hevdanî pêkhateya sêyem negatif 5 wê çi encamê li vir bidê me ên destpêkê negatif di do y hevdanî 3x pozitif ema hêmaya wê nedînaya negatif pozitif da negatif û dotsiya da 6 x hevdanî y xy weke heve hevguhêra hevdan negatif do hevdanî 4 negatif 8 y hevdanî y hêz komî hevdû dibin y da negatif do hevdanî negatif 5 pozitif y emê daxin pozitif çiqase dot 5 da 10 y ev encama hevdana pêkhateya negatif do y bi 3x komî 4y kêmî 5 ra ya nihakê me got emê pêkhateyekê bi pir pêkhateyekê re bin li vê derê ev pêkhata bi duara û pêkhata bi sê pêkhateyan ra emê ên cûreyeke dî jî ji yê hevdanê ya siya hevdana du pêkhata bi du pêkhatin kam bên dîsa emê du pêkhateya bibin li cem hebe x komî dua hevdanî x kêmî 4 wê çi encamê bidême
اف پیک هاته که x و دو پیک هاته که به هفره مکره کوانه کی ده هفدانی x پیک هاته که و نگاتیو 4 پیک هاته که او جی دو پیک هاته به هفرت کوانه کی ده که هفدانا و ام ببینن چه انجامه ده الفدري ما هفدانا پیک هاته که بدوها و بسیاره بر پیک هاته که بدوها و بسیاره الور وجایا دو پیک هاته بدوارجی امی پیک هاته دست پیکی به هفدانی بلا وکن لسر کوم کرن و درخستنی و پیک هاته دوارجی امی مافیت نیده امی ویجی به هفدانی بلاوی درخستنی کار این x هفدانی x آنگو دست پیکی x پیک هاته یکم هفدانی پیک هاته یکم جیاد دو و پیک هاته یکم هفدانی پیک هاته دویم جیاد دو دوورا پیک هاته دویم جیایکی هفدانی پیک هاته یکم جیاد دو و پیک هاته دویم جیایکی هفدانی پیک هاته دویم جیاد دوارا امی این هفدانا دو پیک هاته دو پیک هاته را او جی بتایبت مندیا بلاف کرنا هفدان لسر کوم کرن و درخستنی تایبت مندیا بلاف کرنا هفدانی لسر کوم کرن و درخستنی و مگومه این چه انجامه دیما x هفدانی x قاطع و هفدانی هفدو یک هفدانی یکی و یکی و x هفدانی x دا پیک هاته یکم بیا یکم را ام به تیره سور رن هات چن پیک هاته یکم هفدانی پیک هاته دویم ج دو پیک هاته دوارا x هفدانی نگاتیو چارا امی دست پیک نگاتیو چارا x دوبران ویسنن پیک هاته دویم نهاتی دو هفدانی x کومی پوزیتیو امی داخل دو هفدانی x دو x و کفت مینی و دو هفدانی نگاتیو چارا نگاتیو دو چارا دا هشت و انجامه دیما لیلور مبداوی کریه یا نا اف رابطه هاتیه بست خستن ساده کریا یا نا مگوچه دوی رابطه بیرکاری حتا بو رابطه بیرکاری ساده کری بی دوی پیک هاته وکه هف تیدا نم پیک هاته وکه هف کاته ده هنه یا نا البر الجمع نگاتیو 4x هیا پیک هاته وکه وی پوزیتیو دو x معناتو الفيدري اف كوم دبن امي وا كومي هفدو بكن و امي انجامها ساده كري بنويسين الفيدري اكس دام وكوي اكس دام ايغو كوم دبن نيجاتيف 4 اكس و بوزيتيف 2 اكس هما دجي هفدونا يا مظن كيمي يا بچوك و همايا يا مظن نيجاتيف 4 كيمي 2 و امي وي سمبولي نويسين اكس كيمي هشتا اوجي وكفو الفيدريك انجاما هفدانا دو پیک هاتیان دو پیک هاتیان الجمع چیا سه پیک هاتنا چما نا 4 پیک هاتنا سه دانما 4 جبرگو هفدانا هر دو ناوندا 2x و هفدانا هر دو آلیا 4x به هفدورا کوم دبن هر دو بهورا کرد دبن نگاتیو 4x و پوزیتیو 2x ما به هفدورا کوم کرن دانما نگاتیو دو x جبر وی یکی هفدانا پیک هاته یکی بی یکی را و هفدانا پیک هاته دو را و هر دو که نیوی به هر دو آلی را کوم دب اف هفدانا دو پیک هاته به دو پیک هاته را شخوا جداهیا هفدانی کوم کرن و درخستنی بو هفدان چاوابه مگو مرد جیرنینن امتکارن سمبولا هفدانی هفدو کن امتکارن پیک هاته نو که هفدانی هفدو بکن لید کوم کرن و درخستنی دا وکن ها مچه کن دوی هر دو پیک هاته وکا هفدو بن او مرجع ویا دو پیک هاته را اویاسیا یا چارا او جی وکا روشکی جی امین هاکی ببن وکا روشکی جی هفدانا دو پیک هاته کی بخور هفدانا دو پیک هاته کی بخوره یعنی دیسا دو پیک هاته را همی این یا چارا که ام بین یا چارا مگو دو پیک هاته اف جی روشکش یا بریوینانا دو پیک هاته بخوره
هەفدانە پێکهاتەیەکێ بە پێکهاتەیەکێرە دو هەفدانی دووە دو هێزد دۆیە x هەفدانی x هێزد دۆیە دوو پێکهاتە بە دوو پێکهاتەیانە یعنی میناکێ ئەم ببن جەمە هەبێ x کۆمی سیە هەفدانی x کۆمی سیە وی چ ئەنجامێ بدەیمە ئەف دوو پێکهاتە بخوارەیە x کۆمی سیە گۆر تایبەتمەندیە هێزان وەکەن هاکێمە گوت x هەفدانی x دامە دو هەفدانی دووە دۆ دامە y هەفدانی y دامە و هەر وەکیدن بێ دەرێژی x کۆمی سیە هەفدانی x کۆمی سیە چ دێمە x کۆمی سیە دام یعنی ئەو خۆیە x کۆمی سیە و مێدامێن سەر گەڤانن ویسێنن بۆ ژڤا دوو پێکهاتەیانە هەفدانە دوو پێکهاتەیەکێ بخوارە هاکێمە گۆ هەفدانە دوو پێکهاتەیە دوو پێکهاتەیانە ئەم تایبەتمەندیە بەلافکردنە هەفدانێ لەسەر کۆمکردن و دەرخستنێ کارتێن دیسا پێکهاتایەکەم لێدرێ هەفدانی پێکهاتایەکەم x هەفدانی x دام یەک هەفدانی یەکێ بەیەکەیەشی لێدرێ پێکهاتایەکەم بیا دویەمرە ئەمێ بەلاف بکەن لەسەر x هەفدانی سیە ئەمێ پۆزیتیڤ داخن پۆزیتیڤ هەفدانی پۆزیتیڤە و سێ x یە دووە ئەو x داوی بوو پێکهاتەیە دویەم سێ هەفدانی x ژی پۆزیتیڤ و سێ x یا دویە سێ هەفدانی سیە پۆزیتیڤ هەفدانی پۆزیتیڤ دیسا پۆزیتیڤە و سێ هەفدانی سیە چ قاسەیە سێ هێزد دۆ یانی نە یەکسانی لێ دەرێژی وەکەن هاکێمە گوت دوو پێکهاتەیەن وەکە هەف تێنە دەستخستن جەمە هەردوو چاوا دەبن دەوێ ئەوا کۆمی هەردوو بکن چێ نابێ ئەموو هابهێل لێ دەرێ x دام یا دەستپێکێ وەکە خۆ سێ x کۆمی سێ x دەبێ وێ چ بدەیمە ئەمێ سیا کۆمی سیا بکن پۆزیتیڤە ئەنجام وەکە هەبن شەش x ئەمێن ویسێنن و کۆمی نەها لێ دەرێ ئەم خۆشک لێمەیزێنن جەمە ئەنجامە هەفدانە پێکهاتەیەکێ بخوارە چ دێمە دەستپێکێ ئەو پێکهاتە هەفدانی خۆ دەبێ x هەفدانی x دەبێ داما x دێمە یە دووە ئەم هەردووێ ناوێ هەفدانی هەفتوو بکەن و هەردووێ ئالیا هەفدانی هەفتوو بکەن هەمان ئەنجامێ بدنەمە x هەفدانی سیا سێ x و سێ هەفدانی x ژی سێ xە یعنی دجارە سێ x تێب دەستخستن جەمە بێ دەرێ شەش x و یا سیا خۆ پێکهاتەیە داوی یا بۆ تێب دەستخستن ئەو ژی دامە پێکهاتە دویەمە ژوێ پێکهاتەیە یعنی سێ هەفدانی سیایە مەدید چ ئەنجام تێب دەستخستن جەمە داما پێکهاتەیە یەکەم یا یەکەم هەفدانی خۆ دەبێ و یا دویەم ژی هەفدانی خۆ دەبێ تالی ئەم دنویسێنن داما یا دویەم لێ پێکهاتەیە ناوین چییە ژ هەفدا ژ کۆمکردنە هەردووێ ناوێ هەردووێ ئالیارە تێب دەستخستن vê derê em dikarin nas bikin got cema wekeviyek xuya dibe di pêkhata hebin a komî bî û dama we yeksanî çi ye dama komkirina di pêkhateya yan du pêkhata hevdanî xwe kurtasî em dibêjin dama komkirina du pêkhateya yeksanî çi ye weke li vê derê em ê ên bi hev re dama pêkhateya yekem pêkhateya yekem çi ye sembol bê tîp bê hejmar bê çi bê ez ê dama wê bibim û ya di duwa komî di cara komî di cara ya yekê hevdanî ya di duwa di cara ya yekê hevdanî ya du yanî di qatê wê ji ber got ya yekê hevdanî ya duwa em kom dikin weke hevin em her du pêkhateya kom dikin cema di do ji wa pêkhateya dêma vê cem dibe di cara ya yekê hevdanî ya duwa û ya talî dama ya duyem dama pêkhateya duyem bîye dama bî
ئەف وەک هەڤیا دامی یا ناودار تێ ناسکردن داما کۆمکردنە دوو پێک هاتەیان یان دوو هەژماران داما یەکەم کۆمی دو قاتێ یەکەم هەڤدانی دوویەم کۆمی داما دوویەم میناک ناسەرێ ئەف وەک هەڤیا دامی یان هاشتنێدا میناک جەمما ئەمێ پێک هاتەیەکێ چکی مەزنتر بکن جەمما هەبێ دو x کێمی چارە کۆمی چارە ببورێنن هێمە کۆمکردن هێمە دەرخستن نەبریە دو x کۆمی چارە هێز دو ئەv خۆشی چییە هەڤدانە دوو پێک هاتەیەکێ بخوارە ئەنجاما وێ چییە یەکسان داما پێک هاتەیە یەکەم و کورتاسی وەکەن هاتێمە ناس کرد داما پێک هاتەیە یەکەم پێک هاتەیە یەکەم چییە دو ئیکسە داما وێنێ ئەف داما دو ئیکس کۆمی دجارە پێک هاتەیە یەکەم دو ئیکسە ئەمێکەوانە کارئێنن ji بۆ ئەم نەکەونە ینی نەکەونە شاشتیێدا دو هەڤدانی یا یەکەم دو ئیکسە و یا دوویەم چقاسە پۆزیتیڤ چارە وەکەخوا کۆمی داما دوویەم خۆیا داوی هەردەم پۆزیتیڤە داما چارە یەکسان vê derê dama di do x do hevdanî x do x hevdanî di do x dama di do x dama duwa çara û dama x x dama komî di do em ê heta hevdanî hevdû bikin do hevdanî duwa hevdanî çara pozîtîv şazdeh û x weke wê em ê nivîsên komî dama duyem çiqasa şazdeh ew jî ev kurtasî encama hevdana du pêk hateyekê bixwara yan weke me nas kir dama komkirina du pêk hate damayekê û di cara ya yekê hevdaniya duya û dama ya duy li vê derê em ê ên rahênan li cema heye valahiyên li jêr dibe dagirin rahênan valahiyên li jêr dagirin دانما x komî hefta dan yeksanî valahî hiştina komî valahiya komî valahiya û careke dî jî bi di gava û bi gavkê jî em dikarin çêkin valahî komî valahî komî valahiya dawî nihakê me got dama komkirina di hejmara yeksanî çi ye dama yekem yekem çi ye cima x e û di cara komî di cara ya yekem pêkhateya yekem x e hevdanî pêkhateya duyem heft e komî dama pêkhateya duyem dama pêkhateya duyem dama heft e mê ên encamê wa dama x dama komî di do hevdanî x hevdanî hefta dot hefta di çardeh hêma pozîtîva û x weke xwe vê derê jî hêma pozîtîve dama hefta çil û neh bi gaveke tenê em dikarin dama x yan em bêjin hevdana rast jî bixwe dama x di cara heft hevdanî x çardeh x û dama hefta çil û neh li vê derê ev dama komkirina di hejmara ye weke wê jî ev yek dama komkirina di hejmara nihakê ya duwa li cema heye jî dama kêmkirina di hejmara ê kêmî bî dam yeksanî çi ye me got ew bi xwe ye du pêkhata bixwara ê hevdanî ê kêmî bî hevdanî xwe
A کێمی B ئەنجاماوێ چییە؟ ئەم بێن بەلاو بکەن A هەڤدانی B A هەڤدانی A هەڤدانی A دوورە پێک هاتا یەکەم بیا دوویەمرە A هەڤدانی نێگەتیڤ B نێگەتیڤ ئەمێ داخن و A B ئەف A چوو ئەمێنها A نێگەتیڤ B هەڤدانی A ئەمێ نێگەتیڤ داخن بەرگۆ نێگەتیڤ هەڤدانی پۆزیتیڤ نێگەتیڤە و B هەڤدانی A بیە B Aە وەکە هەوە لێ ئەم دبینن وەکە وێنایە ئەمێ وەکە وێ بنویسێنن A B نێگەتیڤ B دوورە هەڤدانی نێگەتیڤ B یعنی هەڤدانی خۆ نێگەتیڤ هەڤدانی نێگەتیڤ وێ بەگەرە هەیە پۆزیتیڤ و B هەڤدانی B یەکسان A هەڤدانی A وەکە تایبەتمەندیە هێزا ئەمێوە کۆمی هەفتووکن یەک کۆمی یەکێ لێ دەرێ نێگەتیڤ AB و نێگەتیڤ AB مەگۆ ئەمێ کورت بکەن پێک هاتەیە وەکە هەبن AB ئەمێ نویسێنن هەردوو نێگەتیڤن ڤریەکە بوونە چەند نێگەتیڤ دو و پۆزیتیڤ B هەڤدانی B دا ئەف ژی وەک هەڤیە دامیە یا کێمکردنە دوو پێک هاتەیان یان ژی هەڤدانە دوو پێک هاتەیان بخۆرە لێ دناڤەراوادا کێمکردنە لێ دەرێ دناڤەراوادا کۆمکردن بوو دناڤەرا دوو پێک هاتەیادا کۆمکردن لێ دەرێ دناڤەرا دوو پێک هاتەیادا کێمکردن تێ خوێندن وەکە داما کێمکردنە دوو پێک هاتەیان یان دوو هەژماران داما کێمکردنە دوو پێک هاتەیان داما پێک هاتەیە یەکەم کێمی وەکە ناوێ نێگەتیڤە دمینێ نێگەتیڤ دجارە هەڤدانی دجارە یا یەکێ هەڤدانی یا دویان و کۆمی هەردەم پۆزیتیڤە یا سیە بی داما یا دویە ئەف داما کێمکردنە ده هەژمارانە ئان دوو پێک هاتەیان تێناسکردن وەک هەڤیە دامی یا ناودار لێیا کێمکردنی داما کێمکردنە دوو پێک هاتەیان مێ میناک نالسەرێ ببن جەمە هەبێ میناک بێژێمە بێ ئەنجامە ڤەکردن یان هەڤدانە پێک هاتەیەکێ بخۆرە و ئەو پێک هاتە چ بێ X کێمی شەشە هەڤدانی X کێمی شەشە ئەف پێک هاتەیەک بخۆرە وێ چە ئەنجامێ بدێم چخۆمە بۆ ئەف چییە وەکە داما کێمکردنە ده هەژمارە وەک هەڤیا ناودار داما کێمکردنە ده هەژمارایە هالۆ بدێمە وەلا هالۆ بدێمە برەنگێ دامێ یان بێی دامێژی بێ ئەمێ هەڤداناوێ بەلافکردنا هەڤدانێن سەر کۆمکردن و دەرخستنێ کار ئێنن یان ژی بە هەڤدانە ڕاستە ڕاست پشتی گۆمە ناس کرد ئەف تێناسکردن وەکە مەگۆ داما کێمکردنە دوو پێک هاتەیان یەکسانی داما پێک هاتەیە یەکەم داما X داما کێمی وەکە هێمایە دناڤەرە هەردوو پێک هاتەیاندا نێگەتیڤێ پێک هاتەیان ناوین vê derêjî negatif e. Di cara x hevdanî şeşa amê duwa hevdanî şeşakin çi dême 12 û x amê weke wê nivîsênin û pozîtîv dama pêk hateya duyem dama şeşa çiqase şeş hevdanî şeşa seh û şeş. Ev li vê derê dama kêmkirina di hejmara dama x dama û di cara şeş hevdanî x 12 x hêmaya wê negatif e komî dama şeşa seh û şeşa. Em ê ên li vê derê mînakkedî jî û du viran cema rahênan heye. Mînakkedî cema hebê 3x kêmî yekê hêz dido yeksan. Ev dama kêmkirina di hejmara wek heviya navdar me got dama yekê em ê bikarînin dama yekê. Ya yekê çi ye pêk hate yekê ne hejmareke tenê ye li vê derê
بهترە سمبۆلژی پێدا هەیە 3x داما 3x ئەمێ ببن مەگۆ بۆ کێمکردن بێ یا ناوین کێمکردنە و دجارە یا یەکێ هەفتانی یا دوویە هەفتان هەفتگوهێرە وەکە هەوە ئەمێ یەکێ و دووڕا 3x و یا تالی مەگۆ پۆزیتیڤە هەردەم داما یا دووە یەک یەکسانی داما 3x داما سیان نەهەو داما x داما دجارە یەک هەفتانی 3x 6x و دامایەکێ چ قاسە یەک هەفتانی یەکێ یەک ئەف ئەنجامە ڤەکردنە ئەم دەبێژن ڤەکردنجی x کێمی بهۆرێنن 3x کێمی یەکێ ئەنجامە ڤەکردنە 3x کێمی یەکێ هەفتانی 3x کێمی یەکێرە ئەنجامە وێ نەه x دامە دامایەکێ و کێمی دجارە 3x هەفتانی یەکێ و کۆمی داما دوویەم داما دوویەم ئەو ئەنجامە داما کێمکردنە دوو پێکهاتەیەن بیرکاریە ڕاهێنان جەمە هەیە ئەمێن هاکێ بب ئەمێ بەردەوام بکەن ڕاهێنان جەمەیە دەبێژێ ئەم بالاهیەن لەژێر داگرن وەک هەڤیەکە دامی ناودار دایەمە داما x کێمی سێ لەسەر چارە بێ بالاهیە داگرن خۆ سێ بالاهی دانەمە و گاڤەکە تەنێ ینی دەبێ جهدا ئەنجامێ ببینن مەگۆ داما کێمکردنە دوو پێکهاتەیان وەکە داما پێکهاتەیە یەکەم داما x چییە x داما کێمی دجارە یایەکێ هەفتانی یا دووە دجارە یایەکێ هەفتانی یا دوویە خوا ئەمیش خۆرە لە ئالیەکی چێکن دجارە یایەکێ ئیکسە هەفتانی یا دوویە سێ لەسەر چارایە vê derêya duwa melhalê wê çêkir alîkîj bû bû bêhtirî gavekê têde heye û dûvra em ê cem xwe di encamê de weke goxustiya em ê jê re di valahiyê de nivîsên. Li vê derê di do em ê hejmarê hevdanî hejmarê kin ev hejmar rêjeyî ye sê li ser çaran vê derê jî parana wê ji xwe yek e di do em ê hevdanî siya bikin şeş û yek hevdanî çara çar yan jî em ê duwa bi çara re kurt bikin vê derê parveyî di duwa û paran jî parveyî di duwa çar li ser duwa û di do li ser duwa eva di par da em ê belavî duwa kin û paran jî weke wê ew jî dam mafiyê nexwin em ê wî jî paran jî belavî duwa bikin ji bo wek hevî hev di do belavî duwa bi yekê ev ma yek hevdanî sîya li cem ma sê û çar belavî duwa bi duwa paran da di doyê tamam li vê derê ma çima hevdana wê neber x û hevdana x jî dama pêkhateya duyem ev jî li halê wê dama sê li ser çara ev jî mê dama hejmara rêjeyî dama siya çi qasa dam ji siya re û dam ji çara re jî ev girta xwe em ê xêzekê kişênin dam ji siya re sê hevdanî siya neh û dam ji çara re çar hevdanî çara şazdeh ev valahiyên li jêr dagira ha damayekê di cara ya yekê hevdanî ya duya hejmar çi bin weka em zanin em ê hevdanê karînin û dama hejmara duy li vê derê rewşeke dî jî jiya du pêkhate bi du pêkhate re li cem me heye em ê ên ka ew rewş çi ye me got du pêkhate bi du pêkhate re ji hev cuda bin û du pêkhate bi xwe re ew heman pêkhate bê lênên em ên hakê ên du pêkhate lê çawa bin yek ji wanê komkirin bê û di navberaya dî de kêmkirin bê x kêmî duwa hevdanî x kêmî carkê komkirin x komî duwa hevdanî x kêmî duwa yanî di navbera duwa de komkirin û di navbera duwa de derxistin lê heman pêkhatin x-a û di doyê em ê ên weka em zanin ji pênasa wê belavkirina
هەفدانێ لەسەر کۆمکردن و دەرخستنێ پێکهاتا یەکەم هەفدانی یەکێش پێکهاتا ji ravaya duwa û pêkhata yekem hevdanî pêkhataya di duya ji ravaya di duya x hevdanî x dana û x hevdanî negatif di do x ya duwa x ev çû mê ên hakê di duwa do hevdanî x çiya di do xa pozitif weka xwe dadkevê di do x û di do hevdanî negatif duwa pozitif negatif da negatif û do hevdanî duwa çar yeksanî jî li vê derê çi heye di pêkhatê weke hevin çê nabe molo bihêlin divê em wana kom û derxistinî hevdû bikin x dam hevalê wênînin weke xwe negatif di do x û pozitif di do x ev du pêkhatê weke hevin û çine jî hev dijin di pêkhatê hev dijin negatif di do pozitif di do ve her du pêkhatêya dikine çiqasa sifra me û komkirina wa sifra nepêwîst e em binivîsênin û negatif çar kêmî çar li vê derê her du pêkhata hevjmarê hevdûn x komî duwa û x kêmî duwa pêkhatayekê hevdanî ya yekê dama pêkhata yekê û pêkhata her du pêkhatê navîn bi hev re di do hevdanî x û negatif di do hevdanî x her du pêkhatê aliya bi hev re îda komkirina wa çi dême du pêkhatên hevdij komkirina wa sifir didê me û dama pêkhateya duyem ji bo pozitif hevdanî negatif li vê derê dimêne negatif û do hevdanî duwa ji xwe dama di duwaye li vir jî em dikarin bigihine wek heviyeka dî ya navdar weka hevdana komkirin û kêmkirina du pêkhatên bîrkariye a komî b hevdanî a kêmî b yeksanî çi ye me got her du pêkhatê navîn bi hev re dibine çi sifir û tenê ez ê dama pêkhata yekem bibim a dam û zê kêmkirina dama pêkhateya duyem bibim kêmî bî dam ew pêkhateya duyem çi bê ez ê dama wê bibim li vê derê me got ê navîn û yê aliya hevdana wa çi dêma piştî hevdanê komkirina wa komkirina hevdana herduyê navîn û herduyê aliyê sifir didê me ji bo wilo ew her du pêkhate bi hev re dibine sifir dimînê li cem me dama pêkhata yekem kêmî dama pêkhata duyem ka em ê mînakna li serê bibin ev jî wek heviya navdar ya siyayê me got dama komkirina du pêkhateya dûvre dama kêmkirina du pêkhateya dûvre hevdana komkirin û kêmkirina du pêkhateya hevdana komkirin û kêmkirina du pêkhateya mînak li cem me hebe y komî çara hevdanî y kêmî çar yeksan ev çi ye hevdan kevan navbera dina ya komkirin û kêmkirina y û çara me got encamê çi dê me dama pêkhatayekê dama pêkhatayekê çi ye y ye kêmî dama pêkhata duyem çi ye pêkhata duyem çar yeksanî dama y dama kêmî dama çara şazda ev jî encama hevdana komkirin û kêmkirina y û çara mînakkedî jî li cem me hebe sê x kêmî hefta hevdanî sê x komî hefta yeksan ev jî wek heviya navdarê ya gomenha nas kir dama pêkhata yekem dama pêkhata yekem
پێکهاتایەکەم چییە؟ سێ ئێکسم کێمکردن ناوبەراوا دەلێ دەرێم هەیژێ هەبن گەلکی گرینگام ji bîr nekin. Dama pêkhata duyem. Dama çi qasî ya hefta. Yeksanî dama sê x dam ji siyare ya û ji x re ye. Dam ji siyara neh û dam ji x ra x dam kêmkirin. Dama hefta çi qasa çil û neh. Ev encama hevdana du pêkhata got hevjimarê hevdû navbera da kom kirin bê. Li vê derê di hevdanê da me ya du pêkhateya bi du pêkhateya re rewşa giştî me nas kir, du pêkhata bi du pêkhateya re ji hev cuda bin, du bira du pêkhata bixwe re. Ji wanê komkirin bê her du pêkhata navbera da komkirin bê me hevdana wê bixwe re bin. Du bira her du pêkhata di navbera da derxistin bê hevdana pêkhateyekê bixwe re û me nas kir got ewnayê jî xwe çi ye? Dama kêmkirina di hejmara wek heviya navdar ya duwa êdî ya sîya hevdana komkirin û derxistina du pêkhateyên bîrkarî jî me bir me got ew jî damayekê kêmî dama duya ev weka beşên hevdana du pêkhateya bi hev re berî wana jî me hevdana pêkhateyekê bi pir pêkhateyekê re û berî wê jî hevdana pêkhateyekê bixwe re. Îro em halo li ser hevdanê di bikaranînên raveyên bîrkarî da em ştexilîn. Waneya bê em ê êna parvekirinê jî li ser raveyên bîrkarî em ê bibin em ê li ser wanakê bisekinin heta waneyeke dî ez bi hêvî me hûn mîne xêr û xweşiyê de